لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. قەزا و قەدەر لە ڕوانگەی مەشیئەتەوە. مەشیئەت بریتیە لە هەبوونی پەیوەندی ویستن و خواستنی خوایی بەشتانەوە و پەیدابوون و دروستبوونی ئەو شتەش کە مەشیئەت پەیوەندی پێوە کردووە. هەروەک دەستنیشانکردنی هەموو شتێک لەسەر ئاستی نەخشەی زانستی و نووسینەوەی بە شێوەی جۆراوجۆر بە مەشیئەت دەبێت، وەکو لە دوو بابەتەکەی پێشتردا باسمان کرد. قۆناغی دوای ئەمەش کە بەدەستێنانە دیسان وابەستەی خواستی خواییە، واتە پێویستی بە پەیوەندی پێوەگرتنی مەشیئەتی خواییە. لە قورئان و گەردووندا بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا مەشیئەت دەبینین و هەستی پێدەکەین. یەکێک لە وشانەی کە زۆرترین جار لە قورئاندا دووپات بووەتەوە بریتیە لە شا 56 جار. هەروەها لەسەر شێوەی فەرمانە داهاتووەکەی یەشا 116 جار. ئەم وشانە هەروەک ویستنی ڕاستەوخۆ دەردەخەن، بە هەمان جۆر بە شێوەیەکی ئاشکراش ڕوونی دەکەنەوە کە هەموو لاپەڕە و قۆناغەکانی تایبەت بە بەدیهاتن لە ئەنجامی پەیوەندی پێوەگرتنی مەشیئەتی خواییەوە دەردەکەون. ئەو دەستەواژەی ئینشا ئەڵڵایەش کە بەکاری دەهێنین بەواتای ئەگەر خواویستی لەسەر بوو دێت. وەکووتمان ژمارەی ئەو ئاەتانەی قورئانی پیرۆز کە پەیوەندیان بە مەشیئەتەوە هەیە زۆرن. بۆ نمونە فعال لما يريد ولله ملك السماوات والأرض وما بينهما يخلق ما يشاء والله على كل شيء قدير يعذب من يشاء ويرحم من يشاء وإليه تقلبون. ولو شاء الله لجعلكم أمة واحدة ولكن يضل من يشاء ويهدي من يشاء ولتسألن عما كنتم تعملون. وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما. وەکو دەبینرێت مەشیئەت دەوران دەوری ژیانی ئادەمیزاد دەدات و لە گەشت لاپەڕە و قۆناغەکانی ژیاندا خۆی نمایان دەکات. جگە لەمە هەمان حەقیقەت لە گفتاری پێغەمبەران و کۆی گوتاری قورئانیشدا دەردەکەوێت. اینجا ئەو دەستەواژانەش کە لە کتێبی گەردووندا دەیخوێنینەوە و ئەو مانایانەش کە هەر یەکێک لە مرۆڤەکان لە نەفسی خۆی و ئاسۆی گەردوونەوە هەڵی دەهێنجێت، جیاوازیەکیان لەگەڵ ئەم ڕاستیەدا نییە. وەکو لە داهاتوودا بەنیازین زیاتر لەسەری بوەستین، هەروەک ناتوانین دەست لە هەڵهاتن و تەواوبوونی خۆر وەربدەین، بە هەمان جۆر ناتوانین دەستکاری لێدانی دڵ و جوڵەی پێڵووی چاوەکانی خۆشمان بکەین. هەریەک لە بەڵگەکانی ئیمکان و تازە پەیدابوون و ڕێکوپێکی و حکمت و ئامانج و هونەر کە لە بەرجی یەکەمدا لەسەربوون و یەکتایی خوای گەورە هێنامان دەست دەخەنە ناو دەستی یەکتر و هەمان مەشیئەت و ئیرادەمان پیشان دەدەن. مەشیئەت و ئیرادەی خوایی لە هەبوودا هەیە و لە نەبووشدا هەر هەیە، واتە ئەو شتەی خواویستی لەسەر نەبوونی بێت نابێت و ئەو شتە ژویستی لەسەر بوونی بێت دەبێت. وەکو لە بەڵگەی ئیمکانیشدا باسمان کرد، ئەو هێزەی کە هەبوونی هەبووەکان و نەبوونی نەبووەکان هەڵدەبژێرێت دیسان مەشیئەت و ئیرادە و توانستی خوای گەورەیە. تا قەزا و قەدەر لە ڕوانگەی بەدیهاتنەوە ئێمە پێشتر ئەو شتانە دەزانین کە لە داهاتوودا ئەنجامیان دەدەین و لە مێشکماندا نەخشەیان بۆ دەچێشین. لە قۆناغی دووهەمدا پلان و پرۆژە دەنووسین، واتە نەخشەکانی ناو خەیاڵمان دەخەینە سەر کاغەز و وەکو ئەندازیارێک دەینووسین و دەیکێشین و اینجا ئەگەر ئارەزوو بکەین چەندین وێنە لەم نوسخە بنەڕەتیە دەگرینەوە. لە قۆناغی سێهەمدا دەمانەوێت ئەم نەخشە و پرۆژەیە بخەینە سەر ئەرزی واقع. بۆ نمونە
بینایەک دابمەزرێنین. ئەگەر ئەمەیان نەکەین مانای وایە پۆشاچی بوونی دەرەچیمان نەکردووەتە بەری نەخشە زانستیەکە. لە قۆناغی چوارەمیشدا زانینەکانمان دەکەین بە کردار و بەرد و خشت و ئاسن و چیمەنتۆ و دیوار و سەقف دەخەینە تەنیشتی یەک و بینایەک بنیاد دەنەین. بەدیهێنان لای خوای گەورە لە هیچ جێشێک لەمانە ناچێت و لە سەروی هەموو ئەو شتانەوە کە بە خەیاڵ و ژیری مرۆڤ دادێن، بەڵام دیسان لە زانستی ئەودا هەموو شتێک نەخشە و بەرنامەیەکی تایبەت بەخۆی هەیە و لە لەوحی مەحفوظدا نووسراوەتەوە. پاشان بە تێپەڕبوونی کات و لە کاتی گونجاوی خۆیدا مەشیئەت و توانست پەیوەندیان پێوە دەکەن و لە بازنەی توانستەوە بۆ توانست و لە عەدەمەوە بۆ گۆڕەپانی وجود دەگوازرێنەوە، لە نەبوونەوە دەیانهێنێتەوە بوون و بە گوێرەی بارودۆخیان لە کتێبە بنەڕەتیەکەدا لە نەخشەی زانستیەوە بەرەو لاپەڕەی بەدیهاتنی فیعلی دەیان پەڕێنێتەوە. لەمڕۆوە سەبارەت بە هەموو ئەو بوونەوەر و ڕووداوانەی کە لە ڕابردوودا هاتوونەتە بوون دەڵێین کەواتە لە لەوحی مەحفوظدا بەم جۆرە نەخشەیان بۆ چێشراوە و بە گوێرەی ئەم نەخشەیەش بەدیهێنراون. بە هەمان جۆر سەبارەت بەو ئایندەیەش کە چاو و خەیاڵ و بیر و ڕۆحمان ناتوانێت دەستی بۆ درێژ بکات دەڵێین لە لەوحی مەحفوظدا چۆن تۆمارکرابن بەو جۆرە بەدیدێن، یاخود چۆن بەدی بێت هەر بەو جۆرەش پێشتر لە لەوحی مەحفوظدا نووسراوە. لەم خاڵەدا پێویستە هەموو مسلمانێک تەنانەت هەموو ئادەمی زادێک بڵێت هەتا ئێستا چیم وتووە و کردووە و چۆن هەڵس و کەوتم کردووە هەمووی لە زانستی خوادا و لە کتێبە بنەڕەتیەکەدا وەکو خۆی هەبووە. سەرجەم گفتار و کردارەکانی داهاتووشم هەرچەندە خۆم نایان بینم دیسان لە هەمان کتێبدا تۆمار کراوە. لەبەر ئەوەی خوای گەورە بە زانستی ڕەهای خۆی دەزانێت بە ئیرادەی ئازادی خۆم لە ڕابردوودا چیم کردووە و لە داهاتووشدا چی دەکەم، ئەوە لای خۆی نووسیویەتی کە بە ئیرادەی ئازادی خۆی فڵانە کار بە فیسارە شێوە ئەنجام دەدات. من ناتوانم لە چوارچێوەکانی ئەو نووسراوە دەربچم، بەڵام نووسرانی سەرگوزەشتەی ژیانم من ناچار ناکات، چونکە من بەویستی ئازادی خۆم هەڵسوکەوت دەکەم و خوای گەورەش بە زانستی ئەزەلی خۆی زانیویەتی بە ئیرادەی سەربەستی خۆم چی دەکەم و بەو جۆرەش تۆماری کردووە. بەم پێیە دوو جۆر قەدەر و بەدیهێنان و فەرمانکردن بوونی هەیە. یەک، ئەو قەدەرە گشتی و بەدیهاتنەی گردون و بوونەوەران کە ئیرادەی مرۆڤ هیچ کاریگەریەکی تێیاندا نییە و تایبەتە بە خوای گەورەوە. خوای گەورە خاوەنی موڵکە و چۆنی بوێت لە موڵکی خۆیدا هەڵسوکەوت دەکات، بکەری خاوەن ئیختیارە و چی بوێت ئەوە دەکات و کەسیش ناتوانێت لێپرسینەوەی لەگەڵ بکات. بەڵام خوای گەورە بە شێوەیەکی ڕەها دادپەروەر و حکمڕانە. بەندەکان ستەم لە خۆیان دەکەن، بەڵام خوای گەورە بە هیچ شێوەیەک ستەم لە بەندەکانی ناکات. چەندین حکمت لەم فەرمان و بەدیهێنانەی گردووندا هەن کە لە دەرەوەی ئیرادە و توانای دەستێوەردانی ئێمەیە و لەم بەدیهاتنە جەبریەدا چەندەها ئامانج و مەبەست و مانە و سوودبوونیان هەیە. سوڕانەوەی گۆی زەوی بەدەستی ئێمە نییە، بەڵام بە تەواوەتی بە قازانجی ئێمەیە. ئەگەر تەنانەت بە خۆریش بڵین ڕووناچی مەنێرە ئەو هەردەی نێرێت، بەڵام لە بەرامبەر گەرمی و ڕووناچیەکەیدا ئێمە نەسوتەمەنی بۆ دەنێرین و نەپارەی دەدەینێ و نەباجیشمان لێ دەسێنێت. واتە خۆر بەبێ بەرامبەر و بە قازانجی ئێمە کار دەکات. خەڵتەی ئەو شتانەی دەیان خۆینەوە لە ڕێگەی ئەو گورچیلانەوە کە مەحکومی دەستی یەکێکی دیکەن فڕێ دەدەینەوە دەرەوە. ئایا ئەمە دژی ئێمەیە؟ چەندانەیەک لەو 24 کاتژمێرەی ژیانی ڕۆژانەمان کە لە حکمی 24 ئاڵتوندایە دەدەینەوە بەو خاوەنەی کە بێ بەرامبەر ئەم ئاڵتونانەی پێبەخشیوین. لە بەرامبەریشدا لە دنیادا کەسایەتیەکی خاوەن فەزیلەتی وە کە فریشتەکان ئێرەیی پێدەبەن و لە قیامەتیشدا بە کۆشک و تەلارە هەمیشەییەکانی بەهەشت سەرفرازمان دەکات. ئای ئەمە چ لوتفێکی گەورەیە! لە ناو کەسانی خاوەن سیمای گوڵ ئاسادا خراوی نەتەلەنجە و لە نێو زریانەکانی سەدەی 20میشدا هاوڕێ لەگەڵ کەسانێکدا کە ڕوخساریان وەک هیلال دەدرەوشێتەوە، بە نێو ئەستێرەی ئاسمانی بەختەوەریدا خراوی نەتە ڕاکەڕاک. ئای ئەمەش قەدەرێکی چەند جوانە. 2. ئەو فەرمان و بەدیهاتنانەی کە ئیرادەی مرۆڤیان تێدا ڕەچاو کراوە،
ئەمەش سەرجەمی فەرمانە شەرعی و دینیەکانی وەک نوێژ و ڕۆژ و هەوڵدان لە ڕێگەی خوا و دوورکەوتنەوە لە تاوانەکان و هاوشێوەکانیان دەگرێتەوە. مەشیئەت و بەدیهێنان پەیوەندی بە هەردوو قەدەر و فەرمانەکەوە دەکەن، واتە خوای گەورە بە مەشیئەتی خۆی هەم ئەو ڕووداوانەی گەردوون بەدی دەهێنێت کە لە دەرەوەی ئیرادەی مرۆڤن، هەم ئەو ڕوودا و کردارانەش کە ئیرادەی مرۆڤی تێدا ڕەچاو کراوە دروست دەکات. ئەوەندە هەیە لە مەی دووهەمیاندا کاتێک کرداری بەندەکان بەدی دەهێنێت لە هەندێک لەم ڕەفتارانە ڕازیە و لە هەندێکی تریان ناڕازیە. بۆ نمونە فەرمان بەکردنی نوێژ دەکا، مەشیئەت و ئیرادەی پەیوەست دەبێت بە بەدیهێنانیەوە. کاتێکیش بەندە بە ئیرادەی ئازادی خۆی پێی هەڵدەستێت کردارەکە بەدی دەهێنێت و لەم کردارەش ڕازیە، بەڵام کوفر و گوناهی خۆش ناوێت. بەڵام کاتێک مرۆڤ و ئیرادەکەی ڕوولەو لایەنە دەکەن، مەشیئەتەکەی پەیوەندی لەگەڵیان دەبەستێت و ئەم کردارانە بەدی دەهێنێت، بەڵام لێیان ڕازی نییە. بە وێنەی ئەمە خوای گەورە حەز بەستەم و فەساد ناکات، بەڵام کاتێک مرۆڤ بە ئیرادەکەی ڕوودەکردنی ئەمانە دەکات، هەرچەندە خوای گەورە ڕقیشی لێیانە، بەڵام لەوانەیە بەدیان بهێنێت. لەبەر ئەوە لە پاڵ خێردا بەدیهێنەری ئەو شتانەش کە وەکو شەڕ دەردەکەون یان لە ڕاستیدا شەڕن هەر ئەوە. بەڵێ لەو شتانەی ڕاستەوخۆ دەیان بینین و لە ئاەتە پیرۆزەکانی شەوە تێدەگەین کە خوای گەورە بەدیهێنەری هەموو شتێکە، بەڵام بۆ ئەوەی وا هەز نەکەین کە لە هەر چوارلاوە بە جەبریەت و زۆرم لێ دەورە دراوین و لە بەرامبەر هێرش و فشاری ئەو ڕوودا و یاسایانەوە کە لە دەرەوەی ئیرادەی ئێمە ڕێدەکەن نەخنچین و هەز بە ئیرادەمان بکەین، دەلاقەیەک و پەنجەرەیەکی کراوەی بۆ هێشتوینەتەوە و بەدەست و پێی بەستراوەوە وەکو بوونەوەرێکی ناومێد و ستەم لێکراو لەم دنیایەی نەهاویشتوین. ئەو چرای ئومێدەی کە بە پەنجەنان بە دوگمەکەیدا دنیا ڕووناک دەکاتەوە، یان دوگمەی ئەو بەرزکەرەوەیەی کە لە زەویەوە بۆ سوورەیە و لە تاریکیەوە بۆ ڕووناچی دەمانگوازێتەوە، یان ئەو دوگمە بزوێنەرەی کە کارگەزە بەلاحەکان بەگاردەخات و جەڕ و پێچەکانی دەخاتە کار و گڵۆپەکاندا دەگیرسێنێت، یان ئەو کڵاو ڕۆژنە و پەنجەرە کراوەیەی کە خوای گەورە پێی بەخشیوین، ناوی ئیرادەی جوزئیە.